بەلێ کارڤدانیان ڕەوشە ئەفغانستانی ئەم دەرباسی واشنگتن دبن هەم دەرد غەفوری چالاکوانی ئەفغانی ژ واشنگتن لەگەل منە سلااف بۆتە هەم دەرد غەفوری ڕەوشە ئەفغانستانی تێگوتن شەری نافخۆیی بتەوا بوو پرۆسەسێکی چاوا دەست پێ دکە تو چاوا دەبینە سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ ئێوە و بینەرانیشتان سڵاوم هەیە بۆتان بەڕاستی ئەمە شەڕی ناوخۆ نییە لە ئەفغانستان ئەمە شەڕێکە کە ئەمریکا دەستی پێکردووە بەڕاستی بۆ ئەوەی کە تیرۆریزم لە جیهان ڕابگرێ 20 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد کاتێک کە تاالبان لە نەوەتەکاندا دەستی کرد بەسەر ئەو وڵاتەدا دواتر ئەفغانستان لە نەوەتەکان بووە شوێنێک کێڵگەیەک لانکەیەک بۆ تیرۆستانی جیهان بینیمە لە 11 سپتێمبەر چی ڕوویدا بۆیە ئەمریکا دەستی کرد بە شەڕکردن بەرامبەر تاالبان لە ئەفغانستان وە کردی و ئێمە زۆر سپاسی ئەو هەموو ئەوە هاوکاریانە دەکەین کە جیهان پێشکەشی ئێمەی کردووە و زۆر سپاسی ئەوانە دەکەین کە هاوکارمان بوو لەوەی کە تاالبان لە ناو ببین بەڵام ئێستا چوینەوە خاڵی سفر ئەمە پرسیارێکە کە هەموو کەس دەپرسێ هۆکارەکەی چی بوو ئێمە چوینەوە خاڵی سفر دوای 20 ساڵ ئەمە پرسیارێکە دەبێ وەڵام بدرێتەوە ئێستا دۆخەکە وەک خۆت باست کرد باش نییە تاالبان دەستی بەسەر هەموو شتا گرتووە بە تایبەتی لە کابڵ دۆخەکە زۆر خراپە ئەم ڕۆژانە و خۆیان وا پیشانەدەن تاالبان ئەمە سیاسەتی خۆیانە کە بڵێن بە جیهان هەموو شتێک باشە ئێمە زۆر هاوڕێیانین زۆر باش خۆیان پیشانەدەن بەڵام بە دڵنیاییەوە مافی ژن بە هیچ شێوەیە قبول ناکەن مافی منداڵ قبول ناکەن مافی ینی وا دۆخێک دروست دەکەن کە بەڕاستی دۆخێکی زۆر خراپ بێ و دەشی بینین برز غەفوری تاالبان دەبێژن و گوارین سیاست ئەمەدە ڕوودایە چەندین وڵاتی زلهێژی بە دەبێژن و تاالبان دەبەک و گوهرین باوە ڕوودابێ حکوومەتێک بێ دروستکردن و هەموو ئالیێن ئەفغانی تێدە جەه بگرن تو چاوا دەبینە تێگەم کە ئێوەش لە سوۆشیال میدیا ئەم شتانەتان گوێ لێ بۆ بینیوتانە بەڵام ئەوان بەڵێنی بێناوەڕۆک و بێکردارەدەن چونکە ئەمە بابەتەکە بیر و باوەڕە بابەتەکە شتێکە کە ئەمە لە بیر و بۆچوون و هزر و استراتیژی ئەمانەدا هەیە ئەمانە بەم شێوەیە لەگەڵی گەورە بوون بەڵام ئێستا هەندێک تەکنیکیان دۆزیوەتەوە بە شێوەیەک خۆیان پیشانەدەن کە ئێمە گروپێکین بەڕاستی گۆڕاوین و بیر و بۆچوونمان گۆڕاوە سیاستمان گۆڕاوە بەڵام ئەمە لە سوشیال میدیا نابێمە باوەڕ بە هیچ شتێ بکەین بەڕاستی ئەوەی سوشیال میدیا پیشانەداوانیە من خێزانەکەم لەوەیە من هاوڕەکانم لەوێن من خەڵکێک هەیە لەوێ ژەنراڵن خەڵکێک لەوێ هەیە سەربازن من دەزانم کە چی لەوێ ئەو گوزەرێ بەڕاستی بەڵام تاالبان خەڵکی دەکاتە ئامانج لە هەندێک ناوچە دەستی کردووە بە کوشتنی خەڵکی دەستی کردووە بە چاوشکاندنی خەڵکی ترساندنی خەڵکی لە ناوچە دوورە دەستەکان لە دەرەوەی کابوڵ و ئەو شوێنانە بۆیە ڕێگە بە چالاکە مەدەنیەکان نادا دانە بەدانە ئەچێ بە دوایانە دانە بەدانە ئەچێ بە دوای ئەو کچ و ژنانەدا کە کاریان لەگەڵ باڵیۆزخانەکان و NGO-کان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان کردووە و دەزانێت کێک کاری لەگەڵ کێ کردووە چیان کردووە بە دڵنیاییەوە دانە بەدانە دەیان دۆزێتەوە ناکرێ بڵێ تاالبان گۆڕاوە فکرەی گۆڕاوە ئەوان باوەڕێکی توندیان بەوە هەیە کە دەیڵێن کە دەیکەن کە کردویانە ئەوان دەستیان لە بۆچوونی خۆیان هەڵنەگرتووە بەڕاستی ئایا هەر کەسێک من ئەوەتان پێ هەر کەسێک بەرامبەریان ڕاوەستێ دەیکوژن هەم دەرد غەفوری خوازم وێ پرسێ شتە بکەم نها ئەو پرستێ گوتن ئیماراتی ڕوو دەستنیشان کرد و سەرۆکۆماری ئەفغانستانی ئەشرەف غەنی چوویە ئیماراتێ گەلو دەرکەتناوی ji بۆی vê
پرۆسەیە مخالف ئۆپۆسیۆن یا لە ئەفغانستانی بەرامبەری تالیبان چوبوو سەکنێکی ڕاست بوو و سەرۆکی ئەفغانستانی وسا تەفگەریە ئەو سەرۆکێکی هەڵبژێردراو نییە لە 2014 کە هەڵبژاردن کرا لە ئەفغانستان گەندەڵی تێدا کرا گزی تیاکرا و پرۆسەیەکی تەواو گەندەڵ بوو لە 2014ەوە تا ئێستا هەموو چالاکوانێک هەموو ڕێکخراوەکانی دیکە واتە NGOکان ئەزانن و داوایان لە کۆمەلگای نێودەوڵەتی کردووە کە ئەم حکوومەتە حکوومەتێکی گەندەڵە بەڕوونی ئەوەیان وتووە و ماوەی سەرۆکایەتی دروست کراواتە پێتەڵێن پرۆسەیەکی تەواو نۆرماڵ و شەفاف و دادپەروەرانە نەبووە پرۆسەیەکی تەواو گوماناوی تەواو گەندەڵ بووە بۆیە ئەو سەرۆکێکی هەڵبژێردراو نییە گەندەڵە و هەموو خەڵکی چواردەوریشی هەمان بۆچوونی ئەویان هەیە هەمان عەقڵیەتی تالیبانیان هەیە چۆن ئەتوانی بە عەقڵیەتێکی وەکو تالیبانەوە تۆ بە وڵاتێک بڵێ کە وڵاتێکە سەرکەوتوو ئەبێ و من وەکو خۆم وەکو بۆچوونی خۆم من لەگەڵ ئەو بە ئەوەدا نیم کە بڵێن وڵاتێک و حکوومەتێکی شەرعی بووە بۆیە کەسێکی گەندەڵ بووە و لە کەسی گەندەڵیشەوە تۆ ئەتوانی پێشبینی هەموو شتێک بکەی بینیتان کە چی کرا کە چیان کرد هیچ کەسێک لە ئەفغانستان ئەوی ناوێ چونکە دەزانن کە کارەکانی چۆنن کە گەندەڵیەکانی چۆنن لە سەری سوشیال میدیای ئەفغانستان بکەن خەڵکی سەری ڕاوێژکارەکان بکەن خێری دیپلۆماتەکان بکەن خەڵکی راپۆرتی تینگتانکەکان بکەن سەیری دامەزراوەکان کرد کە هەڵسەنگاندن بۆ سیاسەتی ئەو حکوومەتی ئەفغانستان کەم بزانە کێ دان بەم سەرۆکەی ئەفغانستاندا دەنێ وای سەرۆکێک نییە کە بتوانی وڵاتێکی ئەو های بدێتێت دەست بەڕاستی هەندەر دخوازم وێ پرسێ بکەم نوها ئەمریکا دەست نیشان کرد و دەست دەدەینە سەر پەرەیەن ئەفغانستانی و لە ئەمریکانە من ژمێدیا سوێدی خوێند و سوێجی ساڵانە کو میلیارێک کرۆن دەکەی 120 میلیۆن دلار ئالیکاری ددا ئەفغانستانی ڕادوەستینە ئەv یەک چ باندۆرێ لە ئەفغانستانێتکەی گاواک و ئالیکاریên ئابۆری بۆ ئەفغانستانی نەچ ئێستا من تێگەم و ئێمە هەموو خەڵکی ئەفغانستان ئەزانین کە هاوکاریکردنی خەڵکی ئەفغانستان هێشتا با بڵێن حکوومەتی تێدا نییە و من پێم باش نییە لە ئێستادا هاوکاری بۆ خەڵکی بنێردێت چونکە حکوومەتێکی شەرعی لەوێ نیە ئەوان گروپێکی تیرۆریستین تۆ نەتوانێت تۆ لە ڕێگەی گروپێکی تیرۆریستی و تۆ هاوکاری بگەیەنی ئایا چر گارانتیەک هەیە ئەو هاوکاریە وەکو خۆیەگا بەتایبەتی پاکستان هیچ کات وڵاتێکی باش نەبووە بۆ ئێمە و ئێستا هاشتاگێک دروست کراوە لە سوشیال میدیا نازانم ئاگادارن لە سوشیال میدیا یان نا بۆ ئەفغانستان دەڵێ سزای ئەفغانستان بدەن ئەمە هاشتاگەکەیە چونکە بەڕاستی ئەوەی لە پشت ئەم ڕێکەوتنە زۆر خراپۆ بوو ئەوەی لە پشت فەشەلی حکوومەتەوە بوو پاکستانە ئێمە دەچینە کۆشکی سپی ئێمە ئەو هاشتاگە بڵاو دەکەینەوە ئێمە دەچینە هەموو دەرگای کۆمەلگای نێودەوڵەتی بۆی کە تێی بگەینین کە خەڵکی ئەفغانستان پێویستی بە هاوکاری ئێوەیە پشتیان تێمەگەن پێویستیان بە هاوکاری کۆمەلگای نێودەوڵەتیە خەڵکی لە ئەفغانستان پێویستی بە ژیانە پێویستی بە هاوکاری تەندروستیە پێویستی بە خۆراکە لە هەموو شوێنێکەوە لە هەموو ڕوویەکەوە پێویستیان پێتانێ بۆیە دەبێ نابێ سزای خەڵکی ئەفغانستان بدەن دەبێ سزای ئەو کەسانە بدەن کە لە پشت ئەم بابەتەوە بوو بۆیە هێشتا خەڵکی ئەفغانستان بەڕاستی پێویستیان بە ژیانە سپاسیاتت کەم هەمدەرد غەفوری چالاکوانی ئەفغانستانی واشنگتن لەگەڵمە بوو